نیو سەدا لەمەوبەر دوای نزکۆی بەهاری ساڵی 1975 لە ترۆپکی نائومێدیدا خۆرێک دەرکەوت. دەبوایە دوولانە ڕێکخراوێکی فراوان دابنین کە واقعی مجتەمەعی کوردستان و پێویستیەکانی گەشەکردنی مجتەمەعی کوردستان ڕەچاو بکات. لە یەکی حوزەیرانی ساڵی 1975 لە دیمەشقی پایتەختی سووریا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک وەڵامێکی مێژوویی بۆ بێدەنگی و چەوسانەوە دامەزرا. بیرکرایەوە لە شێوەیەکی نیمچەبەرەیی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هێزە بەرەیەکی فراوان بوو بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ و کۆکردنەوەی هەموو ڕەنگە جیاوازەکان لە ژێر چەتری مافی چارەی خۆنووسین. ئامانج ڕوون بوو. زیندووکردنەوەی ئومێد و ڕوبەڕووبوونەوەی سیاسەتی سڕینەوەی نەتەوەی لەسەر دەستی مام جەلال و هاوڕەکانی نەوشیروان مستەفا، فواد معسووم، کەمال فواد، عادل مراد، عەبدولڕەزاق فەیلی و عومەر شێخموس کاروانێک دەستی پێکرد کە لە شاخەکانەوە تا کۆشکە دیبلۆماسیەکانی جیهان دەنگی دایەوە. نیشتیمانی کوردستان ڕێبەری کۆڵنەدەری کوردایەتی و شۆڕشەکەیەتی نەکوا هەر بە شاخەوەیە و لە دەرەوەیە بەڵکو تا سەرکەوتن یا مردن تا بەدەستهێنانی مافەکانی دیموکراسی لە دەوڵەتی گەلی کوردستان هەر درێژە بە خەبار دەدات و بە هەموو شێوەکانی خەبار دەدات. لە یەکەم مەفرەزەی چەکداریەوە تا نووسینەوەی مێژووی پڕشکۆی پێشمەرگە و داستانی قەیوان ماوەت و دابان هەلاج و بەخشینی زیاتر لە 25,000 شەهید تا گەیشتن بە لووتکەی دەسەڵات لە بەغداد و هەڵبژاردنی مام جەلال وەک یەکەم سەرۆک کۆماری کورد. یەکەتی لە دامەزراندنیەوە و بۆ هەمیشە ڕابەری دۆزی ڕەوای کورد و مەشخەڵی نەکوژاوەی گەلێکە بۆ پاراستنی سێ ئامانجە سەرەکیەکەی ئاشتی، دیموکراسی و مافی مرۆڤ.